دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکە کە لەسەر بابەتێک قسە دەکەین ئەویش بابەتی دەرمانە کە ئەم بابەتەش ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. لە ئێستاە کار لەسەرەوە کرێ کە بابەتی دەرمان زیاتر ڕێخستنەوەی بۆ بکرێ لە ڕووی بڵێ نرخەکانەوە دەرمانخانەکان زیاتر ڕێخستنەوەیان بۆ بکرێت و هەروەها بتوانێت لە ڕێگای سیستمێکی ئەلەکترۆنیەوە سەرجەم جۆرەکانی دەرمان و ئایتمەکانی دەرمان داخڵ بکرێنەوە دوجار بتوانێت لەو ڕێگە کۆنتترۆڵی نرخی دەرمان بکرێت لە دەرمانخانەکانە. بۆ ئەو مەبەستە دکتۆر گۆڤەند ڕەوەند کە لێپرساوی چاودێری بازار و بازگەکانی هەرێمی کوردستانە لە هەرێمی لە دامەزراوی کۆنتترۆلی جۆری دەرمان لەگەڵمانایە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە. دکتۆر گۆڤەند سڵاو لێ بێت تۆم کاتت باش. ئێوە بۆچی ئەتانێت ئێستا ئەم بابەتە زیاتر ڕێخستنەوەی بۆ بکەن و پێشتر ڕێکخراو نەبووەوە ئێوە ئێستا ئەتانەوێت زیاتر ڕێخستنەوەی بۆ بکەن لە ڕووی جۆر و لە ڕووی نرخی شۆ لە نێو دەرمانخانەکان؟ سلااو لە بەڕێستان، سلااو لە بینەران بەیانی هاونیشتمانیان باش، سپاس بۆ ئەو دەرفەتە. سەرەتا دەمەوێت بۆ دەست پێ بکەین کە بابەتی نرخی دەرمان بابەتێکە کە ماوەی 10 ساڵە مشت و مڕی لەسرە کە بە هەر جۆرێک لە جۆرەکان هاوڵاتی یاخود هەر لایەنێکی تەندروستی ئەگەر گلەی لەسەر هەبێت خۆی لە بابەتی نرخدانان لە ساڵی 2012 و 2013 دەست پێکرا کە هەموو دەرمانێک نرخی بۆ دابدرێت. جەنابتان دەزانن هەر بڕیارێک یاخود هەر ڕێنماییەک دەردەچێت پێویستی بەوەیە کە دوای چەند ساڵێک چای پێدا بخشێنرێتەوە بۆی بزانی ئەگەر کەم و کوڕیەک تێدا هەبێت چاک بکرێتەوە. جا ئێوە کەم و کوڕیتان بینیوەتیایەوە نیە؟ ئێمە بێگومان ئەگەر بە ستایلی پێشتر تەمەشا بکەین کەم و کوڕی تێدا نەبوو لە بەرەوەی کەم و کوڕیەکە وەکو حکوومەت باز دەکەم لە بەرەوەی پێشتر لە ڕێی بەشی نرخدانان لە ناو کوالت کۆنتترۆلی دەرمانی سەر بە وەزارەتی تەندروستی نرخ بۆ نزیکەی 12,000 دەرمان دانراوە، بەڵام جێبەجێکردنەکەی کە لە ئەستۆی کۆمپانیاکانی دەرمان و کۆگاکانی دەرمان و دەرمانخانەکان دابوون ئەوان بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێیان نەکردووە. ئەمە تاوەکو پێش هاتنی داعش ینی هیچ کەسێک گلەی لە نرخی دەرمان نەبوو لە بەرەوەی هەمووی بە شێوەیەکی ڕێکوپێک دەڕۆیش، بەڵام لەگەر هاتنی داعش و ئەو قەیرانە دارایە کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد وای کرد کە منافەسەیەک لە بینی کۆگاکانی دەرمان و دەرمانخانەکاندا دروست بێت. کارگەیشتەوەی کە دەرمان کە هەستیارترین با بڵێن پێداویستی مرۆڤە کە وەکو هەر بابەتێشتر سیر دەکرا وەکو چاکەتێک تۆ دەچێت دوکانێک چاکەتێک دەکڕیت جاوە کاری چیە دکتۆر کە ئەمەی ڕابگرتایانەی هێشتا بگەیشتە بەو شێوازە لە ململانەیەکی خراپ بۆی کە لەوانەیە لێرە کەسێک کە نەخۆشە بێ دەرمانێ بکڕێت لەم دەرمانخانەیە بە شێوازێک نرخی پێ بڵێن لە شوێنێکی تریش لێرە بیکڕێ، بەڵام کاتێکە چێتە دەرمانخانەیەکی تر تووشی شۆکە بێ 20,000 لەسەر و ئەو نرخەی خۆیەتی. بەڵێ خۆی جیاوازی ئەو نرخە هۆکار زۆرە، وەکو باسم کرد یەکەم جار سەرهەڵدان لە جیاوازی نرخ لەگەر هاتنی شەڕی داعش و ئەو بارە دارایە کە دروست بوو کە ڕاتبوو شت وەکو پێویست نەبوون. ئەو شێوازە منافەسەیەک بە پێی یاسا عێراقیش کە بابەتی دەرمان هاوردەکردن و فرۆشتنی بازارێکی ئازادە بووە تا ئێستا ئێمەوەکو چاودێری بازار و کوالتی کۆنتترۆل و وەزارەتی تەندروستی کە زۆر جار داوامان کردووە کە پێداچنەوە بەو یاسایە بکرێت لەوەی بتوانرێت زیاتر تند و تۆڵتر بکرێتن. ئەمە وای کرد کە جیاوازی لە نرخ دروست بێت. جگەلەوە کۆمەڵێک دەرمانخانە هەیە ئەگەر بێت و باسی وێ بکەین چۆن نەخۆش دەرمان دەکرێت. کۆمپانیای دەرمان لە دەرەوەی کوردستان هاوردە دەکات نرخێکی بۆ دادنین ئێمە ئەوە باسی ڕێکارە یاسایی با بڵێن تەواوەکان دەکەم. دوای ئەوەی کە نرخی بۆ دادنین پێویستە کۆمپانیا بۆ نمونە ئەگەر نرخی $2 بۆ بەرهەمێکی دانرا
پێویستە کۆمپانیا بە $2 بداتە کۆگای دەرمان سەتادە دەخاتە سەر ئەو $2 کە دەبێتە $2.20 دەبێت بیدات بە دەرمانخانە. دەرمانخانەش لە نێوان 120 تاوەکو 130 دەیخاتە سەر دەرمانەکە و هاوڵاتی دەرمانەکەی دەکڕی. بەڵام کۆمەڵێک دەرمانخانە لە شار و شارۆچکەکان دروست بووین خاستن بۆ ماوەی دوایی کە چی دەکەن دەچن دەرمان ناچن لە کۆگای دەرمان بکڕن دەچن لە کۆمپانیای دەرمان دەکردن کەواتە ئەو سەتادەیە کە باسمان کرد بۆی دەگەڕێتەوە. جگەلەوەش ئەوە ڕێگە پێراوە دەرمانخانەیەکی ئەمە ڕێگە پێدراوە نەخێر بێگومان ڕێگە پێدراونیە ئێمە ڕۆژانە ئیزراعات لەگەر ئەو دەرمانخانانە دەکەین کە بە شێوەی ڕاستەوخۆ دەرمان لە کۆمپانیا دەکرد یاخود لەگەر کۆمپانیاش کراوە ئەگەر بێت و بە شێوەی ڕاستەوخۆ دەرمان بداتە دەرمانخانە. ئەمە ئەو دەرمانخانەیە سەتادەی بۆ گەڕاوە جگەلەوە ئەگەر دەرمانخانەیەکی نۆرمەل باز بکەین کە لە کۆگای دەرمان ببات بۆ منە 10 پاکەت دەبات کەچی ئەو دەرمانخانەیە کە خۆیوان نیشانداوە بڕێکی زۆر داوا بکات دەچی 1000 دانە لە کۆمپانیاکە دەکرێت ئەمەوە دەکات کە وەکو دەڵێ ئیغڕای ئەو کۆمپانیایە بکات بۆ ئەوەی زیاتر نرخەکەی بۆ داشکێنێت و لە بابەتی دەرمان فریشێ بۆ نمونە ئەگەرێت و لە وەکو هەموو بزنجێشیرنی پێ دەڵێن بۆنەسیان هەیە ئەگەر 10 پاکەت ببا دەرمانخانەیەک دوو بۆنە زۆر دەگرێت بەڵام 1000 پاکەت ببا 500 بۆنە زۆر دەگرێت واتە 150 دەداتێ کۆمپانیاکە کەەوە وای کردووە ئەو دەرمانخانەیە نرخی هەمووی بخاتە سەر 1500 پاکەت کاوە جیاوازیەکە بێگومان ئەو دەرمانخانەیەش ڕبحی خۆی دەکات بە ئەکیدی بەڵاموان نیشان دەدات کە هەرزان دەکات لەبەر هاوڵاتی ئەمەوا دەکات ئەو جیاوازیە دروست بێت بوون دەرمانخانەی گۆڤند بە ئەو دەرمانێک کە باسمان کرد بە $2 لە دەرمانخانەی گۆڤند بە 3000 دەگاتە دەست نەخۆش کەچی لە دەرمانخانەی تەنیشتیکە بەو شێوە ناڕێکەکەی کە باسمان کرد داوا بکات ئەوە لەوانەیە لێ باشە ئێوە چی ئەەکەن دکتۆر ئێوە چی ئەەکەن بۆی کە ئەم کۆمپانیانە ئەم کارە نەکەن ینی ڕاستەوخۆ لەگەڵ بڵێن ئەو کەسانە مامەڵە نەکەن بۆی کە کێشە بۆ دەرمانخانەکانی تریش دروست نەکەن. ئێمە لە کاتی ئێستادا ماوەی ساڵێکە بەردەوام لەسەر ئەو کۆمپانیانە گەڕان دەکەین و چاودێریان دەکەین هەر کۆمپانیایەک ئەگەر بە شێوەی ڕاستەوخۆ دەرمانی دابێتە دەرمانخانە ئەوە سزا درراوە و پێبژاردننی لەگەڵ کراوە و بەڵێن نامەی لێ وەرگراوە لە کاتی سەردانی کردنی دووەم ئەگەر دووبارەی کردبێتەوە سزایکی تونتر لە جاری سێم دەدرێتە دادگە تا ئێستا کەسمان نەداوەتە دادگە لەسەر ئەو بابەتە لە بەرەوەی کۆمپانیەکان ڕێژیان زۆرە سەردانیکردنەکەمان ڕۆژانە هەنە بەڵام ئاگادار کراونەتەوە کە ئەمە شێوەیەکی لە بەرەوەی هەردوو لە ئەو هەم کۆمپانیاکە هەم دەرمانخانەکە بەرپرسن وەکو دەڵێ لە با بڵێن تاوانێکدا هەردوو لا دەستیان تێدا ئەگەر دەرمانخانەکە لێ داوانەکە ئەویش نایفرۆشێت بە دەرمانخانەکە بۆیە هەردوو لا سزادراون. ئێمە لە کاتی ئێستا دەکە چارەسەرێکی کاتیە بەو جۆرەوەمان کردووە نرخی دەرمان تا ڕادەیەک لە یەکتر نزیک بکەین ئەوە باسی پێشتر دەکەم لە ئێستاشدا بە هەماهەنگی لەگەڵ سندیکای دەرمان سازان لە ئێستادا لقی هەولێر زیاتر هەڵساوین بە ڕێخستنی ئەو دەرمانانەی کە دەرمانی درێژخایەنن نەخۆش زۆرترین جار دەیکڕێت واتە مانگانە دەیکرێت نەکو دەرمانێکی ئەنتیبایەتیک کە لەوانەیە ساڵێک جارێک پێویست بێت یاخود دەرمانێکی سەر ئێشە کە نەخۆش گلەی لەسەر ناکات هەر جۆرێک بەدەیکرێت بەڵام ئەو دەرمانە درێژخایەنانێک کە زۆر چاوی لەسەر و نەخۆش زۆر بەکاری دەنی و مانگانە دەیکرێت ئەوە نرخی ئەو دەرمانخانە نەما وەرگرتووە کە باسم کرد کە بە 1000 دانە داوا دەکات و باشە دڵێنێت پرایسەکەی دانا ئەو نرخەکەمی کاتەکەم دەکەین لەسەر هەموو دەرمانخانەکان. باشە با لەبەر کەمی کاتەکە پرسیارەکانم زیاتر خێراتر کەم. ئێوە بابەتێکتان دەستنیشان کردووە کە ستیکەرە لەسەر دەرمانەکان دانرێەوە نرخەکەشی دیاری کردووە لەویە کاتێککە بڵێن فرۆشارێکە ببوورە نەخۆشێکە چێ لە یەکێک لە دەرمانخانەکانەی کڕێ لە هەندێکیان ناو ستیکەرە نابینێ لەبەرەوە لەوانێ ئەمە مەجال دروستکە بۆی کە بتوانێت بە دڵی خۆی ئەم دەرمانی پێفرۆشە ینی بەو نرخە پێیفرۆشێک کە خۆی ئەوێت. بەڵێ هەر دەرمانێک لە ناو دەرمانخانە ستیکەری پێوە نەبوود ئەوە دوو جۆرە یاخود قاچاغە کە لە ناو قاچاغەکەش گومانی تەزویری لێ دەکرێت یاخود دەرمانێکی ڕسمیە بەڵام کۆمپانیا پابند نەبووە کە چاوەڕێی پشکنینی تاقیگەیی بەڕێوەبەراتێکەکەمان بکات پێشوەختە بە بازاری دەکات کەچی دوای 2 هەفتە 3 هەفتە یاخود مانگێک کە
ستیکەرەکە وەردەگرێتەوە بڕێکی لەو دەرمانێکە هاوردەی کردووە کە تۆتە بازار بە بێستیکەر دوایوی بە ستیکەرکەوەری گرت دێتە بازار ئێمە لە بۆش سزای ئەو جۆرە کۆمپانیانەمان داوە کە پێش ئەوەی ئەنجام پشکنین دەربچێت ئەوە بە بازاری دەکەن بێگومان لە وەکو ڕێکار و ڕێنمایەکانمان جاری یەکەم سزای جاری دوم سزای تونترە لە جاری سێم دەبێتە دادگا ڕۆژانە دەرچوونەکانمان هەیە بۆ سەر کۆمپانیەکانی دەرمان بۆیە هاوڵاتیان ئاگادار دەکەین و لە کاتی کڕنی دەرمان داوای دەرمانی بەستیکەر بکەن کە بێگومان بن لەوەی کواڵیتیەکەی بەرزە و شیاوە بۆ بەکارهێنان و چارەسەری نەخۆشیەکەیان دەکات ئەگەر دەرمانێک ستیکەری پێوە نەبوو ئەوبانێک کرێت. بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێزتان لەبەر کەمی کاتەکە بمان بوورە کە چکە بابەتەکە زۆر هەستیارترە لەوەی کە ینی ئێستا قسەمان لەسەر کرد ینی زیاتر هەڵەگرێ زۆر سپاس بۆ دکتۆر گۆڤەند ڕەوەند کە بەڕێزیان لێپرسایی چاودێری بازار و بازگەکانی هەرێمی کوردستانن لە دامەزراوەی کۆنتترۆلی جۆری دەرمان لەگەڵمانە بوو زۆر سپاس.